کێشەی فەلاحی ئەو سارەکە کێشەی گەلە زۆرە فەلاح بەڕاستی فەلاح مەغدوورە لە زۆر سا مەغدوورە بەس بە تایبەتی ئەو سار ئەوە کارێ خوایە باران نەباری و پەرەی نەدا و گەرمەکانمان بەڕاستی خاستن ئەوەی دێمی وەڵی ئەو فەلاحانی دێمیان هەیە بەڕاستی ماریان وێران بوو یعنی مەسەفەشی زۆر یعنی مادوبینەشی زۆر هیچیان نهاتەوە دەستی چاوەڕێنە حکوومەت لەو سەری بنە تۆیان بداتەوە بەڕاست ئەوانەی دێمینە ئێمەش مەزمعاک ئاودانی دەکەین بەڕاستی کە ئاودانەکەش وەچی ساران نییە لۆ لە مانجی 10 پەرەی نەدا پشتمان بە کارەبای بەستا کارە باش ماشەڵە کارەبایەکان نەداینێ وەزارەتی کشت و کار بەڕاستی حکوومەتی هەرێم دەبی زۆر چاوی لە فەلاحی لە وەختی تۆکردنی کە مانجی 10 پێویستمان بە کارەبایەکەمان 180 بداتێ بتوانین ڕەباسی بکەین و ئاودانش پوختەی بکەین وی بەرهەمەی جوانمان هەبی بۆ گەل نیشتیمانەکەمان سنی فەلاح لۆ خۆی نییە بەرهەمی فەلاحی لە بۆ حکوومەتە حکوومەت لە بۆ ملەتێتی یعنی هەموو شەبەکەینە پێکەوە مەربوطین پێکەوە حکوومەت هاوکارمابی فەلاح بەڕاستی زنی دەبێتەوە بەس وەڵای حکوومەت ئەوها بڕواتە دوێ فەلاح دەمری و حکوومەتیش لاواز دەبیتن ئەومان نییە ئەو بیرەکەمان دابەزیە هەموو لەبەر بێبارانیە و لەبەر وشکەساری و ئاوەکەش ژێرزەوی دابەزی بەڕاستی ئەمە ناتوانێت بۆ ئەوەی ئێستا ئاودانی پێ ئەوەی دەڕی پێوە بکەین باشە مام سعدی جان لەو ئاوەی بابلین لەو پارتە زەویانەی کە ئاودانی بۆ دەکەن وەکو ئەو زەویانەیە کە بە دیمی دەبێتێ ئاودانی ئاودانی بارانی باشترە ئەگە باران لە ڕحمی خۆی بەوەی بتن بارانی باشترە لەوەی لە ئیمەڕەشەی ینی هەرچەند ئاوی بدەی ناگاتە ئاستی ناگاتە ئاسی ئاوی بارانی بەڕاستی بە ئاوی بارانی خێربەرەکەتەوە بۆ دەغری بۆ هەموو بۆ هەموو ئەوشی بود ئەو پارتە زەویانە چەند ڕۆژدارێک ئاودانیان دەوێتن ئەگەر ئەوەی بیتن بە بیری بیتن وڵای دەوێت 4 ڕۆژان دەبێت ئاوی بدەی بەڕاستی تۆمان کردی ئەوەی دێمیە بەخوای هەمووی هەرقەتعی 5 میلیۆن دینار مە مەساریف کردیە ئەوە ڕۆیە ئەوانێکی ئاویشە ئەگەر پایزان ئاومان باش بدەنێ بری کارەبای بدەن وڵی ئەوە دەبیتن بەخوای ئێستا مۆلیدەم کڕیە بە 6 زۆرەقەی ینی بای هەمووش ئەگەر ڕۆژێک ناڕژە کارەوە ئێستا کارەبایەکەمان باشە بەس ڕۆژێک ناڕۆژێشیە ئەو ڕۆژێکی کارەبانە شەو ڕۆژ بخوای 500,000 مەسرەفی ئەو زراعەتەیە ئێ بە دەرگوتی ئەوشە لە بۆ فەلاحی وەنی هەموو هەمەساریفەوە لەو سەری کاک بەڵێ ئەوە لە هەر دەدۆنمێک چەند پارەی تۆ و پارەی چیمیاتان دەڕوە لە هەر دۆنمەشی ئێستا 100,000 سرف کردیا یعنی 6 دۆنم بەخوای 6 میلیۆن دینار مەساریف کردیا یەک دیناریشم نایەتەوە تەماشا عەردێکەوە دەدورێتەوە نە بەکەل ئاژەڵیژێ باش ئەوە هیچ دەزمایەکی نابێ ئەوە ئێستاەوە لە چاو هەندەکان باشە ئەمە هێستا هەیتمان لەو لە برن ئیتکەشمانەیە لە جێتگەمان تۆ کردە بەخوای هەرنا هەرشین نەبووە